تا ناوەڕاستی مانگی ڕابردوو نەوتی کەرکووک لە ژێر کۆنتڕۆڵی هەرێم و لە ڕێگەی تورکیاوە هەناردەی دەرەوە دەکرا، بەڵام لە ئێستادا نەوتی ئەو پارێزگایە کەوتووەتە دەست عێراق و دەیەوێت هەناردەی ئێرانی بکات. بەپێی ڕێکەوتنێکی نێوان وەزارەتی نەوتی ئێران و عێراق، ئەو دوو وەزارەتە کار بۆ ڕاکێشانی بۆری نەوت دەکەن لە کەرکووکەوە بۆ پارێزگای کرماشان. بەرپرسانی کەرکووکیش ئەم ڕێکەوتنە بە هەنگاوێک بۆ زیادکردنی بەرهەمهێنانی نەوتی کەرکووک وەسف دەکەن. ئەوە هەنگاوێکی استراتیژیە و پەیوەندی بە حکومەتی ناوەندەوە هەیە. حکومەتی عێراقی خواستی زیادکردنی ئاستی هەناردەکردنی نەوتی هەیە، ئەمەش لە ڕێگەی لولا نەوتبەرە دیاریکراوەکانەوە. گەڕڕێکەوتنەکەی نێوان ئێران و عێراق بۆ ڕاکێشانی بۆری نەوت بخرێتە بواری جێبەجێکردنەوە و هەرێم ببێتە بەشێک لە ڕێکەوتنەکە، ئەوە بۆریەکە لە کەرکووکەوە بە ناوچەی گەرمیاندا تێپەڕ دەبێت و دەبرێتە سەر سنووری ئێران. بەم پێیە بلۆکی نەوتی حەسیرەی گەرمیانیش کە کۆمپانیای گازپرۆمی ڕووسی بەرهەمهێنانی تێدا دەکات دەبەسترێتەوە بە بۆریەکەوە. لە ڕووی جوگرافیەوە لەوەچێ ئێمە بە حکمی هاوسنووریمان لەگەڵ ئێرانە بەڵێ زۆر گونجاوبێ. دەواازەی نێودەوڵەتی پەروێزخانیش کە ماوەی زیاتر لە 40 ڕۆژە داخراوە، حکوومەتی عێراق داوای لە هەرێم کردووە مەرزەکەی ڕادەست بکات. بە پێی زانیاریەکانیش ئەم داواکاریەی عێراق بەشێکە لە ئامادەکاریەکان بۆ هەناردەکردنی نەوتی کەرکووک بۆ ئێران لەو سنوورەوە، بەڵام هەرێم داواکەی عێراقی ڕەت کردوێتەوە. هەڵبەتە حکومەتی عێراقی چەند جارێک داوای ئیدارەی مەرزەکەیان کردووە و جارێکیش کۆمنیان لەگەڵ ئێمە کردووە، بەڵام کە ڕۆیشتنەوە تاوەکو ئێستا نەگەڕانێتەوە و بۆ ئەو داواکاریانش ئێمە گوتمانە جیئەتێکەیە لە سەری خۆمانەوە دەتوانین لە ناوەندی مرکزەوە لە مرکزەوە قەراروەرگرنیەوە کاتە ئێمە توانین تەعاملات بکەین. هەرێم و بەغدا لە ڕابردوودا ململانەیەکی توندیان لەسەر نەوتی کەرکووک لە نێوانیاندا بووە، بەڵام شارەکە بێبەش بووە لە داهاتی نەوتەکەی. هەر بۆیە زۆر جار کەرکووکیەکان دەڵێن نەوت بووەتە نیقمەت بۆیان نەک ڕەحمەت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.